هەرچەندە خەڵک بەهۆی کەم ئاویەوە گلەییان لە حکومەت هەیە، بەڵام حکومەت و فەرمانگەی ئاویش گلەیی لە خەڵک دەکەن و پێیان وایە بەشێک لە هۆکاری کەم ئاوی بۆ شێوازی بەکارهێنانی ئاو دەگەڕێتەوە لەلایەن هاوڵاتیانەوە. ئاومان نییە ئەمساڵ هەر ئاوم کڕیوە ئەیسەش بەرێ 9 ساعتە ساعتی ئاو ئێمە 3 ماڵین بەشی تێکە کوڕەکانوان لە خانۆکە لەگەڵ خۆما 3 ماڵی نەک سات ئاو هەیە هەر بەخوا بۆ بێمەعاشی ئاوم کڕیوە ئیتر ئاوا پێشیان ئەڵێن باشە ساعتێ بەرێ ئەمساڵ حەن مردوین لە بەهاری و ئێمە ئاومان نییە ساعتیان بۆ بەسوودن هەموو دەستاگوون ئەجا کە ئاو نەبێ من هەموو پارەی بۆ بۆ ساعتەکە ماڵوایە 2 تەرکەری کڕیوە 3 کڕیوە ئاوایتە ئەرێ وەڵا بە پێ خێز ئارێ وەڵا. پارێزگای سلێمانی بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە پشت بە سەرچاوی ئاوی دوکان و دەربەندیخان و سەرچنار دەبەستێت. بەڕێوەبەرایەتی ئاو لەو سەرچاوانە ساڵانە 8,000 مەتر سێجا ئاو وەردەگرێت، بەڵام وەک بەرپرسانی ئاو باسی لێوە دەکەن لەم ساڵدا ئەو ڕێژەیە بۆ 1500 مەتر سێجا کەمی کردووە. لێستا ئێمە هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی بەردەوامە بۆ چاکردنی زیادکردنەوەی هێندی ئاو لە هێڵی دوێمی ئاوی دوکان سلێمانی ئیشەڵڵا لە هەوڵی ئەوەداین کە لە ماهەکانی داهاتووە ئاستی ئاو کە لە مانگی 8 ئەبێت ئاستی ئاو زیاد بکەینەوانێ و لایەنە پەیوەندیدارەکان بەڵێنی هاوکاریان پێداوین چ پارێزگای سلێمانی چ وەزارەتی دارایی بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی. لە ئەمەر و چالێکیەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیدا هاتووە لە 6 مانگی سەرەتای ئەمساڵ 1267 ماڵ بەهۆی بەفیڕۆدانی ئاوە غەرامەکراون. بەم پێش بێت سەرهەڵدانی قەیرانی ئاو لەلایەن خەڵک و حکومەتدا دوولایەنەیە. باشووری کوردستان هێشتا قەیرانەکانی دیکەی تێنەپەڕاندووە، قەیرانی ئاویشی هاتە سەر، بەڵام وەک هاونیشتیمانان باسی لێوە دەکەن قەیرانەکانی دیکە بەلایەک کەم ئاویش بەلایەکی دیکە، چونکە ئاو پێداویستێکی سەرەکی ڕۆژانەی خەڵکە. تەرزە عەبدوڵڵا، ڕوودا و سلێمانی.